ساڵ لە هەولێر زانیاری و داوای هەواڵدەری 108 داوای هەواڵدەری و زانیاریمان لەلایە لە سلێمانی 42 لە دۆهۆکچل کەواتە کۆی گشتی ئێستا تۆمارکراوەکەمان دەبێتە 208. طبعا 208 ئەوە زانیاری و هەواڵدەریە مەهمەوەیە زانیاری درێسە کەیسەکانی گەندەڵی داوای سزای کۆی گشتی داوای جەزایی ئەوانەی کە تا ئێستا لێکۆڵێرش لەسەر دەکرێتەوە لە بەردەستمانە 208 کەیسمان لە بەردەستایە کە لێکۆڵێرەوەتیدا دەکرێت. طبعا لە محاکمی تحقیقا هەر هەموو کەیسێک لەلایەن کە دەبێت داوای جەزایی بەسمان ئەو کەیسانەیە کە بە ئیشرافی حاکمی تحقیق لی دەستپاچی کە لایەن دەسەڵاتی دادوەری بەڕێزەوە انتداب کراون ئەوان تەحواتە کە بۆ کەیسی جەزایی واتە ئەو کەیسانن کە بە ئیشرافی حاکمی تحقیق سەری دەکرێت. طبعا کۆی ئەو داوانەی ئەم ساڵ ڕەوانی دادگاکان کراون 138 داوا 138 دا ئەوڕۆپی کەیس ڕەوانی محاکم کراون، بەڵام لەو 138 نەوەتنەوەی تایبەتە بە کەیسەکانی گەندەڵی ئەوانی تر پاشەوەی دادوەرای لێکۆڵینەوە تحقیقیدا دەکەن بۆیان دەرکەوتووە لەو مادانە نین کە دەستەی دەستپاچی خۆ دادوەری دەستپاچی بۆی هەیە پێیقامی دەستە لێکۆڵینەوەی تێدا بکات ڕەوانی دادگاکای تر کراوە، بەڵام وەکو چاڵاکی ئەکیدە چاڵاکی بۆ دادوەرە بەڕێزەکان و بۆ محاکمی دەستپاچی حسابەکرێ کەواتە ئەم ساڵ 99 کەیس ڕەوانی دادگاکان کراون لە بەسمان ئەم ساڵ بەسمان 11 مانگە لە یەکی یەکەوە تا 30 خۆتان دەزانێمە تازە لە سەرەتای مانگی 12 و داواکانیش بەو شێوەیە هەولێر 48 کەیسە، سلێمانی 27 و لە دۆهۆچل 24.